جارێک یەکێک لە دەسەڵاتدارەکانی سەردەمی ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت داوا لە ئیمامی غەزالی دەکات کە تەشریفی مبارەکی بەرێ بۆ کۆشکی ئەو دەسەڵاتدارە. ئیمامی غەزالیش دەگێڕێتەوە کە بە ترس و بیمێکی زۆرەوە هەنگاوەکانی لەگەڵ دۆستێکیا دەنێ بەرەو کۆشکی دەسەڵات خەم و ترسێکی زۆری لێدەنیشێت بۆ هێوربوونەوەی خۆی لەو ترسەداوا لە دۆستەکەی دەکا هەندێ لە قورآانی پیرۆزی بۆ بخوێنێ و ئەویش دەگاتە ئایەتی پیرۆزی ئەلەیس الله بعەبدین کافە، ئەرە خوددا بەز نییە بۆ بەندەکەی کە پارێزەر و ئاراستەکاری بێ. ئیمامی غەزالیش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیطمئنان و دڵ و دەروونێکی ئارامی بۆ دەگەڕێتەوە و بە کاتبەکەی یان بە دۆستەکەی دەڵێ بێدەنگ بەو ئیدی بەڵێ خوددا بەسە کە پشتیوان و هاوکارم بێت لەم مەیدانی ڕوبەڕووبوونەوەیەدا. سڵاوتان لێ بە خۆشەویستانی من لەم ئەڵقەی بەرنامەی خەڵوەتدا باز لە عیرفانی جوامێری و بە تایبەت عیرفان لە یەکێک لە فەیلسوف و عاریفە هەرە مەزنەکانی جیهانی ئیسلامی و ئەتوانین بڵێن یەکێک لە عاریفە هاوچەرخەکانی ئەمەویش محەممەد ئیقباڵ لاهوریە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ئەو نمونەی ئیمامی غەزالیش ئەگونجێ کتومت بازکردن بێت لە عیرفانێکی جوامێری و بەکارهێنانەوەی عیرفان بێ بۆ سەر لە نوێ ئاراستەکردنەوەی کۆمەڵگە و پاراستنی کۆمەڵگە لە تەواوی ئەو دڕندەی و چەرمەسەریانەی کە لەلایەن خەڵکێکی ناحەزەوە بەرامبەر بە کۆمەڵگە دەکرێت. بۆ مەبەستە میوانی ئەم جارەی بەرنامەکەم زۆر بەڕێز دکتۆر سەلمان نادر، شارەزا و پسپۆڕی بواری ئەدەبیات و عیرفانە. دکتۆریان زۆر بەخێر بێ. سپاس بۆ ئامادە بوون. دکتۆر سەرەتا لەوەوە باز دەکەم لە یەکێک لە ئەڵلقەکانی بەرنامەکەمدا دکتۆر سەباح بەرزنجی ئاماژەی بەوە کرد کە یەکێک لەو سەنگەرانەی کە هەمیشە نەیارانی ئیسلام هەوڵیان داوە لە ڕێوە بێنە نێو ئیسلامەوە گومان و بە جۆرە لە جۆرەکان دوودڵی لای خەڵک دروست بکەم سەنگەری عیرفان بووە، لەوەی کە نەمانزانیوە عیرفانێکی جوان پێشکەش بکەین یان بۆ نەوایان زانیوە کە عیرفان تەنها پەیوەندی نێوان خوا و بەندەیە. جایمە لەم ئەڵلقەی بەرنامەکە ئەوەی کە دیاریمان کردو عیرفانێکی جوامێرانەیە کە ئەگونجێ شمشێرێکی تیژ بێ لە بەرە ڕوبەروبوونەوەی نەحەزانی کۆمەڵگەیان خەڵکێکی ستەمکارە. سەرەتا پێم خۆشە ئەوەی کە ئێمە دیاریمان کردو باسکردن بێت لە ئیقباڵ لاهوری جەناب چەند تیشکێک بخیتە سەر کەسایەتی بە تایبەت لە دیدە فەلسەفی و عیرفانیەکەیەوە. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان. سوپاس بۆ ئێوەی بەڕێز. هەڵبەتە موێت بڵێم لەوانەیە شایستەی ئەوە نەبم پسپۆڕ و شارەزای بواری عیرفان و ئەدەبیات بم، تەنها کەسێکین لەو وەرەیە ینی کەمێک بە دۆداچوونمان کرد بێت یا بە دۆداچوونێکی متەواضعانەمان کرد بێت. بەڕاستی قسەکردن لەسەر ئیقباڵی لاهوری ئەتوانم بڵێم کەسی زۆر گەورەی ئەوێت، چونکە ئیقباڵی لاهوری یەکێکە لە کەسە گەورەکانی سەردەمی نوێ لە شارستانێتی ئیسلامیە. من بۆ ئەوی کە زۆر قسەی خۆمیتیانەکەم ئەمەوێت قسێشی هێرمان هێسا لە قسێشی هێرمان هێساوە بڕۆم قسە لەسەر ئیقباڵی لاهوری بکەم. البته ڕۆژهەڵات ناسی گەورە ئانماری شیمیل جاویدنامەی ئیقباڵی لاهوری تەرجەماکە بۆ ئەڵمانی بۆ زمانی ئەڵمانی. هێرمان هێسا مقدیمەیە پێشەشێشی بۆ ئەو تەرجەمەیە نووسیوە کە خاتونی گەورە ئانماری شیمیل ئەنجامی داوە. تۆن مقدیمەشی زۆر کورتە بەڵام زۆر پڕمەغزایە، لاپەڕەیەک زیاتر تێپەڕ ناکات، بەڵام کۆمەڵێک قسەی گرنگی تیان نووسیوە لە بەرامبەر ئیقباڵی لاهوریەوە کە ئەمانە ئاسۆی ئێمە فراوانترەکەن هەتاوەکولانی کەم ئەم پیاوە گەورەیە وەک خۆی بناسین. ئەو پێ وایە ئیقباڵی لاهوری سێ سەرچاوەی گەوری مەعریفی لە بەردەستا بوون کە لەوانەیە بۆ کەم کەس ئەو سێ سەرچاوەیە ڕەخسا بنیا کسی کەم کەس توانی بێتی لەو بوارەیە کار بکات. خاڵی یەکەمیان دەڵێت ئیقباڵی لاهوری لە ناو هیندستانە لەدایک بووە، کە لە ناو هیندستانە لەدایک بووە ئاگادارێکی ورد و دریشتی معنەویەتی هیندی بووە، ینی بێ ئاگا نەبووە لەو کەلتوری ڕۆژهەڵات کە بەداخەواڵێم ئێستا کاتێک کەم باسی لە فەلسەفەیە لە فکر دەکەین لە یۆنانەوە باسمان بۆ کرێ، لە کاتێک کاتوانین بڵێن سین و هیندستان کەلتورێکی کۆنتریان هەیە لەوە لەوانەیە لە هەندێک ڕۆ وەک ئەوان پێشکەوتوو نەبوو بن، بەڵام پاشخانێکی گەورن لە بواری بە تایبەتی بابەتی معنەویە. دووهەمیان دەڵێت ئەو ئاگاداریشی قوڵی ڕۆحی قورئان هەبووە، یعنی هەرەوە نەبووە تەنها ئاگاداری معنەویەتی هیندی بێت بەڵکو ئاگادارێکی قوڵی ڕۆحی قورئان بووە.
البته اقبال باسی باوکی خۆیەکە لە خێزانێکی متدەین بووە ئەڵێ هەر جارێ باوکم ئەبینی قورئانی ئەخوێندەوە ڕەنگی تێکە چوو لێم پرسی وتم باوکە بۆ وایت وتی بەخوا وا هەستەکەم بۆ من داوەزێت یعنی مامەڵێکی حزوریانەی لەگەڵ قورئانیا کردووە ئەلبەتە ما ئەبینین کە لە کۆتا تەمەنی ئیقباڵە زۆر هین هەیە کە ئەم مامەڵە حزوریانەی جارێکی تر لەگەڵ قورئانا کرد بێت و هەر عرفانی ئیقبال خۆی حیوێتیشی زۆر تازەیتی هەیە بەردەوام حیوێتی تیا هەیە کرێت لێرەوە بەشێکەوە بێت خاڵی سێهەمیان کە ئەتوانم بڵێم بەشێکی زۆری شارستانیەتی ئیسلامی تێیدا کەم ئاگاینیان لە دوورەوە ئاگادارین بریتە لەوەی ئیقباڵی لاهوری دکتۆراکەی خۆی لە ڕۆژئاوا خوێندووە لەسەر میتافیزیک واتە ئاگاداری فەلسەفەی ڕۆژئاوایی بۆ بەتایبەتی لای هێنری بریجستۆن و نیتشە و کۆمەڵێک لەو فەیلسوفانی کە لە ڕۆژئاوا هەن هەرمان هێسا ئەڵێت ینی ئەو خاوەنی ئیمانشی سادە نییە خاوەنی ئیمانشی يعني إيمانشي قوڵە ئیمانشی متهورانەی وەکو هەرمان هێسا ئەڵێت ئەو نقطە قووەی ئیقباڵی لاهوری لە ئیمانەکەیەتی ئیمانشی بەهێزی هەیە ئیمانێک لە پێناو ئازادی مرۆڤ ئەجەنگێت و قەنەعەتی بە ئازادی مرۆڤ هەیە بۆ ئەوی مرۆڤەکان ئازاد ببن بۆیە لای ئەو ئیقباڵی لاهوری وەک فەیلسوفی نەزەری ئەڵێ ئیقباڵی لاهوری فەیلسوفێکی نەزەریە کار لەسەر ناکات ئەلبەتە ئیقباڵی لاهوری ئەتوانم بڵێم سێ ڕەهەندی گەورە لە ژیانی ئیقباڵی لاهوری هەیە هەرمەوەی کردووە ئەم سێ ڕەهەندە من بۆ خۆم کاتێک کە ینی بە دوواداشتنم بۆ ئیقباڵ کردووە ڕاستی کەسیەتێک هەیە لە حەزاری ئیسلامیە یان چەند کەسایەتیەکەن لە حەزاری ئیسلامیە هەستەکەی تقریبا جۆرێک لە هاوشێوەیی جۆرێک لە نزیکی هەیە لە نێوانیانە یەکەمیان حارسی محاسیبیە کە حارسی محاسبی تقریبا تێکەڵەیەکی لەم جۆرە بۆ هەرچەند لەو قۆناغەیە هەم عرفان بەم شێوەیە گەشینە کردو هەم فەلسەفە لە شارستانیەتی ئیسلامیە گەشینە کردو لە بیدایەتە بۆ بەڵام حارسی محاسبی هەر تقریبا لەم هینەیە شارەزا بووە هەم ئیمامی غەزالی هەستەکەی لە قۆناغێکا فەیلسوفێکی گەورەیە لە قۆناغێکا ئەبێتە متەسەوفێکی گەورە لە قۆناغێکا شۆڕژگێڕەشی گەورەیە یعنی ئیقباڵی لاهوری هەر سێ ڕەهەندەکەی تیا هەیە لە قۆناغێکا هات کاتێک سیرەکەی کەسێک کە زۆر بە وردی ئاگاداری فەلسەفەیە و شارەزای میتافیزیکا لە قۆناغێکا کاتێک تەجدیدی فکری دینی ئەنووسێت بە یەکێک لە کتێبە زۆر نایابەکانی ئەو هەژمارێک لێک کە باز لە ئیسلاحەکە و لەسەر ڕێژکەی ئیسلاحی شارستانیەتی ئیسلامیە و لە قۆناغێکا کاتێکە سەیری شعرەکانی خۆی بەتایەکەی بەتایبەتی لە جاویدنامەیە کاتێک کە سەیری باسی ئەوە ئەکەی کە دیوێکی ئەفسانەی گەورە ئەدات بە بابەتی ئیسرا و میعراج و کۆمەڵێک لەو بابەتانەی کە ڕەگەزی ڕەمز و ڕەگەزی حاڵەتە ڕوحیەکانی خۆی تا بەیانەکات سیرکی عارفێکی دەرەجەیەک و ئەسیلە لە شارستانیەتی ئیسلامیە بۆیە ئیقباڵ وەگوتم ئەگەر لەم دیەوە بەدەر لەو ژیاننامە و کۆمەڵێک ساڵی چەند لەدایک بوو چۆتە شوێ ئەو بابەتانی کە تقریبا ئەوەنین ئێمە ینی مولەخەسێکی گەورە باس بکەین سیرکنام سێ ڕەهەندەی تیا بووە یەکێک لە خەونەکانی بریتی بۆ لەوەی ڕۆژهەڵات لە بەردەم ڕۆژئاوایە چۆکدا نەدات طبعی لە بابەتی دروستکردنی پاکستان و ناوی پاکستانە باس لەمە ئەکرێت کە قەنەعەتی وایە پێویستمان بە شارێک هەیە پێویستمان بە شوێنێکە لەوانش لە بنیادنانی پاکستان هەر ناوەکەی ناوی ئیقباڵی لاهوریە کە قەنەعەتی ئاوا هەبووە ئەو حەزارەی کە لە هندستانە هەیە ئەو معنەویەتی هندستانی هەیە معنەویەتێکی نەعەقڵانیە قەنەعەتی وایە پاکستان پێویستە کات لە ڕوانگەی عەقڵانیەتەوە جابێتەوە لە هندستان و لە ڕوانگەی معنەویەتیشەوە ڕیشە قوڵە شەرقەکەی تیا خۆی پارێزراوکە واتە ئەوەی کە ئەو خەونی هەبوو بە پاکستانێک دروست بێت پاکستانیشی عەقڵانی بێت و پاکستانیشی معنەوی بێت تەوازنی ئەو دوانە ڕابگرێت دکتۆر پاشتر باز لە عیرفانی جوامێریەکەم ئایا پێش بنیادنانی دەوڵەتی پاکستان پێم وابێ لە 1947 ئیقباڵی لاهوری گەشت بووە ئەو قەنەعەتی کە پێی دەگوترێ عیرفانی جوامێری و ئایم عیرفانی جوامێریەتی کە لە ژیانی ئیقباڵە هەبووە ڕۆڵی هەبووە لە جیاکردنەوەی پاکستان لە هیندستان و لە بنیادنانی پاکستانێک کە ئەو دوو مەرجەی کە جەنابەت ئاماژەت پێکردایە بێ ڕاستی نازانم ئەو ڕەهەندەی ئەو چەندێک کاریگەری هەبوو بێت لەسەر دروستکردنی پاکستان ئەویان باەمە ینی شتێک نەڵێن کە بە دۆداچوونمان بۆ نەکرد بێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئیقباڵ لەگەڵ دروستبوونیە لەناو شارستانیەتێکا دروست ئەبێت کە شارستانیەتەکە هێزی جارانی نەماوە ئەمە گەر بگەڕینەوە بۆ عیرفانی ئیسلامی سەرکین زۆر نییە عاریفەکانی ئیسلامی تەنانەت فقهی ئیسلامیش فقهی دەوڵەت بووە عیرفانی دەوڵەت بووە لە سەردەمێکا بۆ دەوڵەت هەبووە هێزی هەبووە شکۆی هەبووە توانیوێتی سنوورەکانی خۆی بپارێزێەوە
ئەو هەم بابەتانی کە لە بابەتی سیاسی و دەوڵەت تا خوێنرێن یعنی دەوڵەت هەموو ئەمانی هەبووە بەڵام کاتێک کە ئیقباڵی لاهوری دێتە ئاراوە سیرەکە لە بەردەم شارستانیەتێکی شکست خواردووی ینی هەڵوەشاوە لەناو شارستانێتی شکست خواردووی هەڵوەشاواژی کە ڕۆژئاوا جۆرێک لە جۆرەکان بەردەوام ینی ئەم شارستانیەتە خێروبێری ئەم شارستانیەت ئەبا بۆ خۆی هەڵێمژێت مەرجی گەورە بەسەر شارستانیەتەکە سەپێنێ هەر جارە شوێنێکی لە جیاکاتەوە کۆمەڵک لەو بابەتە لە دۆخێکی خراپی شارستانیەتە ئابێت بۆیە کاتێک کە تەماشاکەی بۆ نمونە لای عاریفەکانی تر پرسی فەردانیەت پرسی ئەوەی مرۆڤ بگەڕاتەوە بۆ خۆی پرسی ئەوەی کە مرۆڤ کەمتر بایەخ بە دەرەوەی خۆی بدات ئەبێتە بابەتشی گەورە بۆ منە مەولانە جەلالەدینی ڕۆمی باسی شمشێرەکە ئەڵە سەهل ئەو شمشێرەیە کە بتوانێت سەفی بەرامبەر بشکێنێت شمشێری باش ئەو شمشێرەیە کە بتوانێت خۆی بشکێنێت ئەلبەتە خۆشکاندنەوە لە عیرفانی ئیسلامیە بایەخەشی گەورە گەورەی هەیە ئەلبەتە بابەتە کرێت لە گۆشەیەکەوە قەدرێک جوانیتی هەبێت بەڵام لە گۆشەیەکی دیکەوە جگەی ڕەخ نەبێت هەموو عاریفانیش تا ڕادەی یەکدەنگ و هاوڕابوون لەسەری تقریبا بۆ نمونە کاتێک ئێمە سەیری سەمای مەولاناکەین پاکوبی کە بە فارسی پێوترێت پاکوبی پێکوتان بە زەویها ئەکرێت ئەوترێت لەم قۆناغە لێرەوە هاتووە کاتێک کە مەولانە چێ بە بازاڕی زەرفرۆشەکانە سەیرەکات دەنگێک ئەبیستێت لە زیێڕەکە ئەدرێت ئەپرسێت دەوترێت ئەڵە بۆ ئەم کاراکەم ئەوانیش ئەڵەن ئەم ئاڵتوونە ئێمە بە بەردەوام بە چەکوشێک لێ ئەدەین هەتاوەکو خەڵتەکەی بڕات و خاوێنەکەی بمێنێتەوە ئەوش دەستەکە بە قاچکوتان بە زەوی ئەڵێ من قاچکەشم بە نەفسی خۆمە هەتاوەکو خراپیەکانی بڕات و چاکیەکانی بمێنێتەوە تقریبا ئەمە ئەتوانم بڵێم خاڵێکە لەوەی کە لە باسکردن و شەرحکردنی سەمای مەولانایە باس ئەکرێت تەنان لە لێدانی دەفە باس ئەکرێت ئەوترێت ئێمە لە پێستی خۆمان ئەدەین هەتاوەکو پێستمان بدڕە و لەم جەستەیە بینە دەرەوە کۆمەڵک لەم بابەتانە ئەتوانم بڵێم جۆرێک لە جۆرەکان لە عیرفانی ئیسلامی ئەوتوانم بڵێم عیرفانی دینەکانی دیکەش ئەم بابەتە هەیە کە ئینسان خەریکی لە خۆدان بێت خۆی بشکێنێت ئازادی خۆی بدات بە کورتی لە جیهادی بچووکەوە بێتەوە گەوترێت لە ئەهلی تەسەوف هاوترێت کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە جیهادێک گەڕایەوە وتی لە جیهادی بچووک گەڕاینەوە بۆ جیهادی گەورە کە جیهادی نەفسی خۆمانە بابەتانە لە کەلتوری تەسەوفی ئیسلامی ئەوەش بەکارێن وجاهدهم به جهادا كبيرا يعني ئەوەش بەسمەوە ینی لە کەلتوری يعني کەلتوری تەسەوف و عیرفانی ئیسلامیە ئەم بابەتە زۆر زیاد لە ڕاددا کاری لەسەر کراوە بریتە لەوەی جیهادی نەفسی خۆمان بکەین لێرەوە مەولانە جەلالەدین شعرێکی هەیە بنمای ڕۆخ کە گولستانم ئارەزووک باخ و گولستانم ئارەزووست بۆ گوشای لەب کە قەندە فەراوانم ئارەزووست لێرەوە باس لەوە ئەکات کە من گوڵی جوانم ئەوێت کە شەکری زۆرم ئەوێت شیرینیم ئەوێت عنی ئیقباڵی لاهوری لێرەوە بۆ عنی ئەم عیرفانی جوانمەری ئەلێرەوە ینی هات دەرەکەوێت کە باس لەوە کات شیر و تیر و شیر و شەمشیر و سەنانم ئارەزووست با من مەیە کە مەسلەکێ شەبیرم ئارەزووست ئەڵێ من تیر و شیر و ئەنی ئەو کەرەستانی ڕم و ئەو کەرەستانی شەڕم ئارەزووە لەگەڵ من مەیە کە من ڕێچکەی حوسینی کوڕی عەلی ڕەحمەتی خوای لێ بێگرتووە ئەلبەتە لە کەلتوری ئیسلامیە و لە کەلتوری تەسەوفی ئیسلامیە ئێمە شیبر و شەبیرمان هەیە شیبر حەزرەتی حەسەنە شەبیر حەزرەتی حوسینە شێرە بچکۆلەکەیانە کە حەزرەتی حوسینە باس لە هەردووشان هەیە کە طریق لە تەسەوفی ئیسلامیە باس لەوە کرێت بەشێک لە عاریفەکان مەذهب و یا مەسلەکی شبریان گرتووە مەسلەکی شبر لەکی حەسەنی کوڕی عەلیە بەڕەحمەت بێت کە باس لەوە کە عامل جەماعەیە و ینی بە قەولی ینی ئەوەی کە ئەهلی تەسەوف ئەوە بووە ڕوبەڕووی بەنی ئومەیە نەبووەتەوە و لەگەڵ مەعاویە ڕێککەوتووە عامل جەماعەی ڕاگەیاندووە و سەڵح و ئاشتەوایی کردووە ینی خەریکی ئەمە بووە کە ئیسلاح بکات مەسلەکی شەبیریان ئەوەیە کە ئینسانێکی شۆڕژگار بێت ئیقباڵی لاهوری بە عاریفەکانی تر ئەڵێت ئەلبەتە ئەم شیعرە بۆ مەولانە جەلالەدینی ڕۆمیە چکە وەڵامی مەولانە ئاداتەوە با من مەیە کە مەسلەکێ شەبیرم ئارەزووست ئەڵێ لەگەڵ من مەیە من مەذهبەکەی حوسینم کردووەتە ئارەزووی خۆم ئەلبەتە مەذهبەکەی تریان کە مەذهبەکەی مەولانە جەلالەدینە مەذهبەکەی حەسەنە خۆ بەدەستەوەدان و قبوڵکردنی ئەمری واقعە نەک باسی خۆ بەدەستانی باسی چاکردنی نەفس و کۆمەڵێک لەو بابەتانەیە کە لە عیرفانی ئیسلامیە ئەوترێت حەسەن قەنەعەتی وابوو خۆمان چاک بکەین خەریکی ئەمە بین بەڵام ئەو دەڵێت با من مایە کە مەسلەکە شەبیرەم ئارەزووست ینی تۆ ئەگەر مەسلەکی شبرت ئارەزووە
لەگەڵ منامەیە کە من مەسلکی شەبیرم ئارەزوست با من گفتن لە ببەند و ئەس ئەسرارێما نەگو بە منیان وت دەمەتدا بخە لەبارەی نهێنیەکانی ئێمەوە مەدوێ گفتم کە خەیر نعرێت تەکبیرە ئارەزوست وتە من دەمدا ناخەم نەخێر من هاواری تەکبیرم ئارەزووە ئەمە جۆرێکە لە عیرفان کە بە عیرفانی جوامێریانە یا عیرفانی فتوەت گەرایانە ئەتوانم بڵێم ئیقباڵی لاهووری جیاواز لە ئەلبەت ناڵم هیچ عارفێک نەبوو ئەمەی نەبوو بێت تەنانەت لە ژیاننامەی مەولەنا خالیدی نەقشبەندیە باس لەوە کرێت کە مەولەنا خالیدی نەقشبەندی پیاوێک بۆ خاوەنی هەیبەت بووە لەو ژیاننامەیەکە کە ئەتڕۆحیشم هینێکی ماستەر بوو نامێکی ماستەر بوو خوێندمەوە ببوورە لە دیمەشق لە سەری نووسرا بوو دەڵێت کاتێک مەولەنا خالیدی نەقشبەندی ڕۆشت بۆ حیجاز یان ڕۆشت بۆ مەککە و مەدینە گەشتە ئیمامی مزگەوتی مەدینەی منەوەرە ئیمامی مزگەوت کە بینی پیاوێکی بە هەیبەت و خۆی تند کردوێتەوە ینی هەر هەستی بەمە کردبوو کە ئەمە کەسێکی بە هەیبەتە و ینی هەنێک بابەت هەیە قبولی ناکاتەوەی کە لای عاریفەکان هەنێک جار بانگەشەی بۆ ئەکرێت و تەسامح و کۆمەڵک لەو بابەتانە لای ئەمنیە ئامۆژگاریشی کردوتی مەولەنا خالید حەقت نەبێ بە سەرپەرستشی خەڵکەوە هەر کەسێک ڕێگایشی هەیە بۆ ئەوی بگاتە خوا مەولەنا خالید کەتێک دەچێت مەقام و لەوێ نوێژە کاسێرەکە کەسێک پاڵی یاوەتەوە لێەوە بە دزداشەیەکەوە پاڵی یاوەتەوە دزداشەکەی هەڵکراوە و ینی بە دیوەنێکی ناشرینەوە ئەمیش نوێژەکات یعنی مەولەنا خالید ینی لەو سەرچاوی هاتبوو کە مەولەنا خالید خۆی مەجێڕاوەتەوە ویستوێتی ینی نوێژەکەی ببڕێت و یعنی ئەمە قبول ناکات بەدڵ ناو کوردەواریەوە قبول کرانیە تۆ لە شوێنێکی ئازاییشە بەو شێوێ ڕاکشێنێک بەرامبەر کەسێک نوێژکات و لە شوێنشی پیرۆزی وەکو مەککەیە و ئەوە کە لای خەڵکیشی بۆ نمونە لە کوردستانەوە قودسێتێکی زیاد دانی ئەوەی هەیە کە ئەمنیە دوایڵە بیرم کەوتەوە کە هەر کەسێ ڕێگەیەشی هەیە بۆ گەشت نەخەوت مخامژ ڕێگەکەی ئەم شێوازەیە جا بە هەر حاڵ قسەکەم لەسەر ئەمەیە ئێمە نەڵێن هیچ کەسێکی دیکە نەبووە لە عیرفانی ئیسلامیە ڕێچکەی فتوەتگەرایی نەبووە بەڵام ڕێچکەی فتوەتگەراییە ڕێچکەی عیرفانێکی جوامێرانە لای ئیقباڵی لاهووری لە ئەو جایە توانم بڵێم ینی زۆر تەنزیری بۆ کردووە زۆر کاری لەسەر کردووە و زۆریش ڕووبەڕووی کۆمەڵێک خورافات و گۆشەگیری و هەنێک بابەت بۆتەوە کە بەتایبەتی لە ناو تروقی تەسەوف و لە ناو ڕێچکە عیرفانیەکانە هەبووە زۆر ڕەخنەی لێگرتووە و لەوانەیە لێرە دەرفەت نەبێ بە درێژی باسی ژەڵێ تەریقەی گۆشەگیری بەردەدەم ئەم جارە ڕێدەگونجەوە مەحوی جۆرێک بێ لە عیرفانێکی جوامێران زۆر باشە دکتۆر بەڵام ئێستا کاک ئەحمەدی موفتیزادە بە ڕەحمەت وێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 23 ساڵ ئیمامی ئەبوبەکری پەروەردە کرد و ئاراستەی کرد اینجا دوایی توانی ئومەتێکی گەورە بداتە دەستی مەبەستمەوەیە ئایا دکتۆر محەممەد ئیقباڵ لاهووری ببوورە سەرلەبەری ئەم جۆرە لە عیرفانە ڕەدەکاتەوە دەیەوێت یەکەم هەنگاومان بۆ چوونە نێو عیرفانی جوامێری بێ یام ئەگونجێ ئەمەشیان ببێتە بناغەیەکی باش لە بەروی کە ئەگە مرۆڤ پەروەردە نەکرێ و تەسکەی نەفسی خۆی نەکردو ئەگونجێ دوایی کارەسات بخڵقێنێ مەبەستمەوەی ئەم عیرفانە سەرلەبەر ئەبێ ڕەت بکرێتەوە و یەکەم بازنەی کارکردنمان عیرفانێکی جوامێری بێ یا ئەم بە سەطحی و بە خێرایی تێپەڕێنین و اینجا بچین بۆ عیرفانی جوامێری ئەلبەتە ئیقباڵی لاهووری عیرفان ڕەت ناکاتەوە ئیقباڵی لاهووری عیرفان ئێمە هەموو بابەتێک کاتێک باسی یەکین کۆمەڵک ئەساسیات و پرانسیپی جەوهەری خۆی هەیە کۆمەڵک زاتیاتی خۆی هەیە هیچ زاتیاتێک نییە کۆمەڵک عەرەزیاتی پێکە مانیها بۆ دروست نەبێت ئەو قەنەعەتی وایە ئێمە ئەبێت هەر عارف بین هەرەوەی کە ئەسڵی عیرفانە ئەبێت ئێمە پارێزگاری لە ئەسڵی عیرفان بکەین کە بریتە لەوەی کە بابەتی شهودە بابەتی بایەخدانە بە دیوە ڕۆحیەکانی ئینسان بابەتی قوڵکردنەوەی دیوە ڕۆحەکانێتی بابەتی پەروەردەکردنیەتی تەجەلابوونی ئەسما و صیفاتی خوای گەورەی هەموو ئەمانە قەنەعەتی پێوتی کە ئەسڵی عیرفانە بەس جۆرێک لە جۆرەکان لە هەنێک شوێنە باس لەوە کادەم عیرفانە هی قۆناغی دەوڵەتداری بۆی تۆ دەوڵەتت نەماوە جارێکی تر بە خەڵکیەڵیتەوە وەرە کە واز بێنە کاتێک کە بۆ نمونە بە تایبەتی لەو قۆناغەیە کە لە هندستانە احتلالی بریتانیە بووە خێروبێری هندستانی بردووە کسەلێشی خۆراک سەیری هندستانی کردووە یاین تۆ بە خەڵکیەڵی کاکە وەرندانیشن بە تایبەتی لەو قۆناغەیە بەریتانیا زۆر داعمی تروقی تەسەوفی کردووە بە خەڵکی بڵن کاکە بەرامبەری بەریتانیا مەوەستنەوە ئەوڵێ تۆ لەم قۆناغەیە جارێکی دیکەیتەوە ستەمکارێک هەیە و مەزلومێک هەیە تۆڵی کاکە بێلایەن بە لە نێوان زاڵم و مەزلومە ناویشیان عیرفان لێرەوە قسەی لەسەر ئەم بابەتەیە ئەگەر ناو قەنەعەتی بەم دیوە ڕۆحانیە قوڵەی ناو بابەتی عیرفان هەر هەیە ئەو قەنەعەتی وایە ئەمە
ضرورتێکی وجودیە بۆ حیاتی ئینسان تەنانەت لە بابەتی ئیمانە قەناعەتی لەگەڵەوە کە فەیلسوفە لە بابەتی ئیمانە هەر زۆر عاریفانە بیرەکاتەوە بۆ نمونەیەکی سادەی هەیە ئەڵێ بیرکەرەوە باڵندە هەیە کۆمەڵێک باڵندەی دوور ڕۆ هەن یانیا گەرمان و کوێستانی گەورە ئەکەن یعنی قاڕێگە ڕۆن بۆ قاڕێکی دیکە ئەڵە تۆ بیرکەرەوە هیچ مەعالیمێک هیچ نیشانەیەک نییە ئەم باڵندەیە لە قاڕێکەوە چێ بۆ قاڕێکی تر بۆ نمونە لە وەرزی گەرماشە جارێکی ترە گەڕێتەوە بە شوێنەکەی خۆی ئەگە بۆ نمونە گەر من بم ئەڵم کاکەوە قتعەیەک لەویایە و جادەکە چەند کیلۆمەترە ڕۆیت و وا پێچەکەیتەوە خۆ گەر ئێمە مەعالیمەکانمان لێوەربگریتەوە بەدڵنیایەوە ماڵی خۆشمان نادۆزینەوە ئێڵە باڵندەکان ئەڵە یعنی چۆن ئەماکەن ئەو قەناعەتی وایە ئیمان پێویستی بە مەعالیم نییە بۆ دۆزینەوەی خوا کەم بابەتێکی زۆر قوڵی عیرفانیە ئیمان خۆی ئینسان بە ڕۆحی خۆی بە قوڵبوونەوە لە ڕۆحی خۆی بە دڕاندنی ئەو پەردانی کە نەفسی ئینسانیان گرتو ئەم حەقیقەتە وجودیە گەورەی بۆ دەرەکەوێت پێویستی بە مەعالیم نییە بڕوات هەنێک بابەتە خەریشی دۆزینەوەی ناونیشان و ڕێگە و کۆمەڵک لەو بابەتانە بێت ئەمانە لە بیعیرفانن کە لای ئیقباڵی لاهووری بە ڕوونی بە جەوهری یعنی بە گەورەی وجودیان هەیە ئەو کاتێک باسی معراج نامە یان جاوید نامە ئەنووسێ باسی ئیسرا و معراجەکە بە دیوشی قوڵی عیرفانی پێدات ئەمانە هەموویان بابەتە ئەساسیەکانی عیرفانن بەس ئەو ڕەخنەی لە کۆمەڵێک پرانسیپی عیرفانی هەیە یەکێک لەوانە بریتیە لەوەی کە عاریفەکان خەریکی ئەمە بن مرۆڤ وا لێ بکەن مرۆڤێک بە ینی بە کورتی خەریکی خۆی بێ کۆمەلگا ئیهمال بکات خاڵی دووەمیان بریتیە لەوەی کە مرۆڤ وا لێ بکاتە عەقڵی بەلاوە گرنگ نەبێت عیشق بکاتە هەموو شتێک لە ڕەنگەی ئەپستمۆلۆژیەوە قسەی هەیە ئەوترێت ینی میانەڕەوی مەعریفی یان اعتیدالی مەعریفی چییە؟ اعتیدالی مەعریفی ئەوەیە ئینسان بە هەر بابەتێک بە ئامڕازی خۆی قسەی لەسەر بکات ینی ئەمە بۆ چیانی کاتێک کە تۆ باسی اعتیدالی مەعریفی ئەەکەی بۆ ئەوەی هیچ بەشێک لە ژیانی مرۆڤە هێندە توغیان نەکە هێندە گەورە نەبێت خراپەکاری دروست بکات بۆ نمونە علومی تەجریبی لە ڕێگەی حاسەی ئینسانەوە ئینسانەتوانێت کەشفی بکات بۆ نمونە لە بابەتی علومە تەجریبیەکانە بۆ نمونە خۆشیی و کورانای دەتە ئاراوە تۆ ناکرێت فەیلسوفێک لە ماڵەوە دانیشێت ئەلبەتە لە قەدیمەوە بووە حەکیمەکان خەریکی چارەسەری دەردبوون حەکیمەکان فەیلسوف بوون ئەگەر تۆ بڕۆی ئەدەبیاتی کوردیش بخوێنیتەوە بۆ نمونە لە هەورامیاڵە هەر حەکیم بەیلای دەردەدار ملۆ یعنی حەکیمەکان لە ماڵەوە دانیشتون تەئەمولیان کردووە لە نەخۆشیەکە و چارەسەریان کردووە بەڵام لە سەردەمی ئەمڕۆیە باس لەوە کرێت کە علومی تەجریبی ئەبێ بابەتە تەجریبەکانی پێ حەل کرێت کۆرۆنا ئەبێمە لە مختبەرەکان بەدوای بچین بۆ چارەسەرکردنی نەک لە ماڵەوە دانیشین تەئەمولێکی فەلسەفی بۆ بکەین بابەتە فەلسەفی و میتافیزیکەکان بە علومی تەجریبی حەل نابن زۆر جار ئەوانەی کە خەریکی علومی تەجریبین قسە لەسەر میتافیزیکەکەن ئەکەونە هەڵی گەورەوە کۆمەڵێک فیزیازانی گەورە هەن بۆ نمونە بە هەردوو دیوەکەیە بۆ نمونە تەنزیر و ئیلحاد دەکەن کەوتونەتە ناو هەڵەیەوە بۆ چونکە بابەتی میتافیزیک بابەتێکی فیزیایی نییە تاوەکو بابەت میتافیزیکە بانفیزیایە بۆیە بابەتە عیرفانیەکانیش باس لە چییە باس لەوەیە کە عیرفان بە شهودی عیرفانی کەشفە بێت ئەگەر تۆ هەر بابەتێک لەم سێدانێت زیاد لە ڕادی خۆی گەورە کرد خورافە ئەخلقێنێت زۆر جار بۆ نمونە بۆچی ینی خورافە لەگەڵ بابەتی تەسەووفا زۆر لێکەوە نزیکن پەیوەستە بە خودی ئەهلی تەسەووفەوە دەرکیەمان نەکردووە کە شهودی عیرفانی یا شهودی تەسەووفی تەنها بووە بواری تەسەووف بەکاردێت لە فقه ناتوانانی شهودی تەسەووفی بەکاربێنیت بۆیە زۆر جار هاڵم فرقی باتینی دروست بوون فرقی باتینی دروست بۆ چی بووە ویستوێتی بە بابەتی شهود هەموو کەیسێک حەلکە بە بابەتی شهود بابەت عەقلانیەکانت بۆ حەل نابێت ئەمە لێرە ئەسڵی بابەتەکەی کە ئەو قەناعەتی ئاوایە بابەتی عیرفان ئەبێ ئاوا بێت بەڵام لەگەڵ ئەوەیە سێ ڕەهەندی سەرەکی هەبوون کە ئەو ڕەخنەی لە ئەهلی عیرفان پێگرتوون کەوتوێتی لە ناو عیرفان هابێ ئەمسیانە ڕاستکردنەوە یەکەمیان بابەتی جوامێریەکەیە کە قەناعەتی ئاوا بۆ ڕاستکرێتەوە دووهەمیان تەوازنی نێوان عەقڵ و عیشق چونکە زۆر جار ئەهلی عیرفان عیشق عەقڵیان فرامۆش کردووە و زۆر ڕەخنەیان لە بابەتی عەقڵ گرتووە و سێهەمیان بریتی بۆ لە ئیرادەی ئینسان دکتۆر بۆچی وەکو جەناب داماژە بەوەکەی کە ئەگەر بڵین خەڵکێک نەبووە هەر عیرفانی شۆڕژگێڕی ئەگەر هەبوو بێ زۆر کەم بوون بەڵام ئیقباڵ لاهووری ئەگاتە لووتکە بۆچی لە دوای تەمەنێکی زۆر 13 سەدە اینجا کەسێک لە سەدەی 20ەمە وەکو ئیقباڵ لاهووری دەرەکەوێ ئەم جۆرە لە عیرفانە داهێنێمە بەستمەوەی بۆچی شوێن کەوتوان و پەیڕەویکارانی عیرفانی جوامێریمان زۆر کەم بوون بە جۆرێت تەنها ئەگەر ناوە درەوشاوەکانی بژمێرین ئیقباڵ لاهووریمان بۆ دەمێنێتەوە بەشێک یەکرێت لە شارستانێتی ئیسلامیە عیرفان بۆ خۆی بابەتێکە لە نێوان دینە جیاوازەکانە هەر هەبووە ئەم بابەتە کەمتر هەیە لە ناو عیرفانە
زۆرترین عیرفان بابەتێکی شەخسی بۆ تەرکیزکردن بووە لەسەر دیوی ناوەی مرۆڤ و مرۆڤ بگەڕێتەوە بۆ دیوی ناوەی خۆی و کەمترین تەرکیزی لەسەر دیوی دەرەوە بابەتی جوامێری و کۆمەڵێک لەو بابەتە هەبوو بێت لەگەڵەوە ینی ئەتوانم بڵم هەبووە بەڵام وەکوتم بەم شێوە زۆر دیار و زەقەی لای ئیقباڵی لاهووری کەمتر دەرەکەوێت و کەمتر ئەوە بێت بەشێکی پێوەستە بە سەردەمی نوێەوە لە سەردەمی نوێ بۆ نمونە کاتێک کە ئیقباڵی لاهووری چێتە ڕۆژئاوا لەوێ کەلتوری ڕۆژئاوا ئەبینێت دواییەتەوە بەو چاویلکانی کە بۆ چاوکراوەیە کە لەوێەوە بۆی دروست بۆ سەیرێکی شارستانیەتی ئیسلامی ئەکاتەوە و بە وردی سەیری ئەمە ئەکاتەوە ئەمە لەم دۆخەیە ئایا خزمەت بە چێ ئەکات ئەم بابەتە ئایا فعلەن ئەم بابەتە کە خۆی ئەسڵێکی نییە بۆ نمونە بۆ نییە بڵین عیرفان خۆی ئەسڵی ئەوەیە ئەبێت ناجوامێر بیت ئەمە عرەزیاتێکە لە قۆناغێک ئەوە گوتم تێکەڵی بابەتی عیرفانە بێت لە قۆناغەیە کە تێکەڵە بێ ئەکرێت هۆکاری مەوزوعی هەبوو بوون بەشێک لە هۆکارە مەوزوعیەکانیان ئەکرێت لە شارستانیەتی ئیسلامیە ململانەی مەزەهەبەکان بوو بن ئەم ململانەی مەزەهبانە گەشت بێتە ئاستێکی خراپ ئەهلی عیرفان داوای ئەویان کرد بێ کاکە واز لەم شەڕە مەزەهبە بێنن واز لەم تونوتیژێ بێن خەریکی خۆپەروەردەکردن بن بۆ چکە دین و بابەتشی گەوری ڕۆحی لە قۆناغێکە مەزەهبەکان یان فیرقەکان ناچار بوو بن خەڵکانشی کاڵ لە ڕوانگەی ڕۆحیەوە قبول بکەن بۆ کوشتنی خەڵکانێکی قوڵ لە ڕوانگەی ڕۆحیەوە ینی بەداخەوە من ئەماڵم کە زۆر جار لە قۆناغێکە لە ناو تەوژمە ئیسلامیەکانیش ئەمە هەست پێکراوە لە کاتێکە کە بوون منە تەوژمە ئیسلامیەکان یعنی خەڵکانشی ینی ئامانجێن ئەمە بۆ خەڵکانشی پەروەردە بکەن لە ڕوانگەی دینی و لە ڕوانگەی التیزام و اخلاقی و پابند بن بەڵام لە قۆناغێکە لە ململانەیە ناچارە بن خەڵکیشی کەم پەروەردەکرا و دەفع بکەن پاڵ پێوە بنێن پاڵ پشتی بکەن بۆ ئازاردان یان جۆرێک لە جۆرەکان بۆ کێبەرکێکردن لە خەڵکێکی باش پەروەردەکراوی گروپەکەی دیکەیە ئەمە زۆر جار پێم وترەوە تەعەسوب ئەمەیە یعنی تەنان باس لەوە کرێت کاتێک کە خۆی کە بەڕەحمەت بە کاک ئەحمەدی مفتیزادە خوێندکارەکانی ئەچن بۆ لای باس لە کاک ناسرەکەن کە کاک ناسر ڕۆڵێکی گەورەی هەیە پێڵەن کاک ناسر وا ئاکاڵە چیتان لێەکە ئەگەر وەکو خۆیتان لێ بکە بابی کات يعني هام ئاستشی قوڵە سێرکەم باگراوندشی عیرفانی قوڵ لێرە هەیە ئەگەر کاک ناسر با لەگەڵ منیشانیە وەکو منیش بیر ناکاتەوە ئەگەر وەکو خۆیتان لێەکە بابی کات پیرۆزی بێت يعني شعيبك ئەگەر ئێوە بتوانوکو ئەو بن حتى وشکە مامۆستا سعیدی نورسی ئەعوذ بالله من الشیطان والسیاسة هەشتێکی وایە دەڵێ زانایەک زۆر بە باشە باسی کەسێکی فاسقیەکە لەبەری لە حیزبەکەی خۆیان بوو لە گروپەکەی خۆیان خراپە باسی باشێکی کرد ئاجا قسەکە کرێ قۆناغێکی مەوزوعی ئەم بابەتە ئەمە بوو بێت قۆناغێکیش ئەوە بوو کە وتمان لە قۆناغێکە ئەم عیرفانە بە کاڵای دەوڵەتا بووە دەوڵەت دەڵبەت بە مەناچنوەکەینا بە کاڵای ئیمپراتۆریەتی ئیسلامیا بووە بە کاڵای خلافەتی ئیسلامیا بووە لە قۆناغێک بووە دەوڵەت خەریکی شکۆی گەورەی خۆی بووە یعنی خەڵکانێک هەبوون کە پارێزگاریان لە بەرژەوەندی ئەم کردووە ئەستن بگرە بەرژەوەندی زیاتریان بۆ دابین کردووە لەم قۆناغەیە کاتێک ئەمە دروسە بێت بەشێک لە تەرەف و ڕابواردن لە ناو شارستانیەتەکەی دروسە بێت ئەم شارستانیەتە بەهۆی ئەم ڕابواردن و کۆمەڵێک بابەتەوە کە ئەهلی عیرفان قەناعەتیان وە بۆ سەیری شارستانیەتەکە خوا داوایان کردووە خەڵکی تۆزێک لەم دنیاگەرایی و ئەمە کاڵ بێتەوە بەڵام قۆناغێکی دیکە و گوتمان ئەم شارستانیەتە ئیتر شکست ئەهێنێت لەم قۆناغەیە لەوانەیە تەنانەت بۆ فقی ئیسلامی شەروە ئەڵێت ینی باز لەوەی ئەم فقی ئیسلامیە ینی بۆ دەوڵەتێکی گەورەی نێونەتەوەی دروست بووە فقی ئیسلامی کە دروست بووە ئەڵبەت ئیقباڵی لاهووریانە مەڵێت فقی ئیسلامی ئەڵێ بۆ دەوڵەتی نەتەوەی دروست نەبووە ئەلبەتە ئەو قەناعەتی بە دەوڵەت نەتەوە نەبووە ئەو قەناعەتی بە ئیمپراتۆریەت هەبووە ئیقباڵی لاهووری لەو قۆناغەیە قەناعەتی بە ئیمپراتۆریەتێکی گەورەی ئیسلامیە بووە و کاریشی بۆ کردووە بەدەر لەوەی ئێمە ئەم تێزەی من قبوڵە یا قبوڵمان نیە ئایا ممکنە یا ممکن نیە بەس قەناعەتی وایە ئەگەر ئەمە نەبێت ئەگەر ئەم ئیمپراتۆریەتە دروست نەکەیتەوە ئەم فقی ئیسلامیە بە کەڵکی ناودەوڵەت نایەت چکە بۆ ئەم کاڵایە بە بەرگی ئیمپراتۆریەتەدا ڕێژراوە کاتێک کە تۆ سیرەکەی دەبەش بەشە بێ بۆ دەوڵەت نەتەوە ناسیۆنالیزم لەو کاتەیە فقی ئیسلامی ناتوانێت لە ناو ناسیۆنالیستەکانە لە ناو دەوڵەتە بچووکەکانە کە لەسەر بنەمای نەتەوە دروست بوون ناتوانێت ڕۆڵ بجێڕێت بۆیە ئەکرێت لەسەر قیاسی ئەمە بڵین قەناعەتی ئاوا بووە ڕادەیە ڕەوایەتیشی تایە کە لەسەر ئەمری واقعی ئەمری واقعی بینی ئەتوانی بڵێ بۆ نمونە کە تۆ سیرەکەی فقهێک گەر لەسەر بنەمایشی
یونیڤەرساڵیە لەسەر نەماوێکی گەورە و قاڕەیەک دروستکرا بێت لە شوێنێکی بچووکە ینی ڕۆڵ ناجێڕێت ئەکرێ عیرفانەکەشی بە هەمان شێوە بوو بێت. دکتۆر کاتێک کە ئێمە پێمان وایە عیرفانی جوامێری شکۆمەندی و وەکوڵێ عزەتی نەفس بۆ ئەنجام دەرەکەیان بۆ بەکارهێنەرەکە یا بۆ شوێن کەوتوەکەی دەگێڕێتەوە. ئەگەر ئەم عیرفانە سەری کێشا بۆ پەڕگیری و تونند و تیژی ئەو کاتە چی هەر کاتە هەر توانین بە عیرفانی جوامێرانەی هەر قبول بکەینەوە و ناوی بهێنین یا بوومە ئەگەر زۆر جار ئەوانەی کە بانگەشەیەم جۆرە عیرفانەکەن سەری کێشا بۆ تونند و تیژی و خوێن ڕێژی لە کۆمەڵگەدا. خۆی لە ڕاستیە ڕخنێکی قوڵ لە بابەتی عیرفانی جوامێری ئەژیرێت تداخلی عیرفانە لە سیاسەتە. إقبال قناعتي وأبي أم عرفان تداخل السياسة نا لا درنجامة تداخل لك سيركي باسي عرفان شي جوامريانه باسي پرورده کردنی انسان لسر او بابتانا اما اگر وكو تاك تداخل بكات مروفيك قولايشي روحي بيداوا ام قولاي الروحي ريغري لتطود يعني هذا زياده رويتون روي بلام آية الزمان شيء كاتي كتو كوملك تاكي أهل عرفان پروردهكي أم تاكي أهل عرفان نابنا جروبيك وتداخلي سياسات كان شكبر راستي أمريكا كلو رخناني كتوقع كليت سياسات بابتشي رجعية أهل عرفان كاتك كما ملا لقلا زموني روحيا كان وك بابتشي مطلق ما ملا لقلا كان أم بابته مطلقة كاتك أتشيت الناو بابتي سياسة وراستي بابتشي بيروزي يعني ببابتك بيروز سياستك همیشه او بابتي لسياسة بيروزي وجودي هبو لهر سياستك بيروزي وجودي هبو عنف برهم هانت لهر بابتك سياسية بيروزي وجودي هبو عنف برهم هانت همو سياسية كان كاتق يعني عنف انجام بدن بانقشي مقدسية كان ايت المقدس مرجنية دين بيت بونمونا كاتق كتوم جروب الشكو داعش ناشارة نتيجي برهم بينت باسي مقدسية دينية كات بس ناسيوناليستەکان کاتێک کە باز لەوە کەن یانیوە شەڕێکی گەورە دروستکەن باز لە پیرۆزی نەتەوەییەکەن باز لە خاکی پیرۆزی نیشتیمانەکەن باز لە دەست درێژی کارەکانەکەن تۆ بڕۆ بە درێژایی تاریخ هیچ کەسێک نەهاتوە هیچ سەرکردەیەک نەهاتوە بڵێ وڵی کاکێک جان احتیمالی هەیە ڕازم احتیمالی هەیە هەڵەبم خۆ ئەمە ئەم بابەتانە ڕێژەین احتیمالی ئێمە زوڵمان لەوان کرد بێ ئەوان تۆزێ زوڵمیان لە ئێمە کرد بێ ئەگەر باسیێن بابەتە باسیم فەوەزاتە كاتك سياسية كان يعني أقول فرق سياسية يعني ويد بس لقفتوجو أشتي بكن بس يم شم كان هيك أنا كا إما هني غلط من هي أو أنا جاني غلط يعني هي ده شين بيكم غلط هان شارع سربكين بس كاتك يعني وخلقي هان بدن بو عنف بس مقدسة كان بون منا خاشي بيروزين اجتماعيا داير كردوا شرفين اجتماعيا جير بيخستوا على بيروزين اجتماعيا جير بيخستوا يعني نازل كومل قلم شعر شاعراني كأي كان بويا هميشا كاتك كمقدس سياستي كرت ئەگەری بەرهەمهێنانی توونی تیژی زۆر زۆرە چکە بۆ یەکسەر بەرامبەرەکەت لە دژایەتی تۆیە دژایەتی مقدسی کردووە مرۆڤەکان لە ڕووی سایکۆلۆژیەوە کەمتر تەحملی ئەوە ئەکەن مقدسیان بخرێتە ژێر پیاوە بۆ یەکێک لەم بفعلەن یەکێک لەو مەترسیانەی کە خەڵکی و بیرمەندیش قسەیان لەسەر ئەم بابەتە کردووە یان قسەیان لەسەر تەداخلی عیرفان لە سیاسەتا کردووە ئەم مەترسیە وجودی هەیە عرفانی جوامێری ئەگەری هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر عیرفان لە ئاستی تاکە مرۆڤ پەروەردەی بکەی ڕای بهێنیت قوڵایی ڕۆحی پێ بدەی خەیاڵی پێ بدەی لەگەڵ ئەوشە سەرباز بێت وەکەر مرۆڤێکی دیکە شۆڕژگەر وەکەر مرۆڤێکی دیکە ئەم قوڵاییە ڕۆحیانە ڕێگرە بن لەوە بۆ نمونە مرۆڤ خەیاڵی هەبێت کاتێک ئەگەر بەرامبەرەکەم ئەکوژم ئەو بەرامبەرە تەنها مرۆڤێک نییە بمرێت کوڕێکە کوڕی دایک و باوکێکە بە هەژاری گەورە بووە باوکی کۆمەڵێک منداڵ ئەمانە پێوترە خەیاڵ عیرفانم خەیاڵە بدا بە مرۆڤ ئەخلاقم خەیاڵە بدا بە مرۆڤ ئەوە یعنی عایلێک هەیە یعنی بۆ نمونە چوار خوشکی بەجێ هێشتووە کەس نییە بە خێویان بکات ئەم کوڕە لە پێناو پارویەک نانە هاتووە بۆ ئێرە یعنی هەرگیز مرۆڤ ناتوانێت ئەم تاوان ئەنجام بدە ئەگەر لە ماستە فەردیە بێت بە دڵنیای عیرفان ڕێگرە لە تاوان ڕێگرە لە تونوتیژی بەڵام لە ئاستی ئەوی وەکو جەماعە وەکو گروپ وەکو فیراق وەکو گروپێکی مقدس ئەو کاتێک کە عیرفان بە ئایدۆلۆژی ئەکرێ ممکنە عیرفان بێ بە ئایدۆلۆژیایکی زۆر خراپ یعنی ئەڵبەتە ئەکرێت ئێمە باز لە هەنێک شوێن بکەین کاتێک کە بابەتی ویلایەتی معنەوی تداخلی کۆمەڵگا ئەکات زۆر کارەساتە بۆ نمونێکی زۆر سادە کاتێک کە تۆ لە پەرلەمانی عێراقا باس لەوە ئەکرێت یاسایەک دەرەچێت کەسێک لەبەرەوەی قەناعاتی خۆی بە ویلایەتی معنەوی بۆ نمونە مەرجەعیەت هەیە
قەناعەتی ئاوایە قسەی مەرجعیەت سەوابەتی ئیسلامە ئەڵێ داوا لە مەرجعیەت ئەەکەم ئەم بابەتە تەحریم بکات بڵێ ئەم بابەتە حرامە ئەگەر وتی حرامە مەرجعیەت ئەوە کەواتە ئەبێتە سەوانی پێشەوانی دەستورە بێت چکە لە دەستورە نابێت هیچ یاسایەک پێشەوانی سەوابەتی ئیسلام بێت لەناو ئەم پانتایەیە تۆ هیچ ڕۆڵەکەت بۆ نامێنێتەوە گفتوگۆکردن فعلا سیاسەتیش ئاوای لێ ئەگەر عیرفان ئەم بابەتی هێنا ناو پێشەوە بۆ بابەتیشی سیاسی زۆر باشە دکتۆر بە باز لە ئیرادە بکەین لای ئیقبال لاهوری ئیرادە چ پێگەیەکی هەیە و ئەو چۆن تەوزیفی کردویان بەکاریە ناوەتەوە ئەلبەتە یەکێک لە خاڵەکانی عیرفانی ئیسلامی بریتیەوە کە مرۆڤ سەلبی ئیرادەی خۆی بکات شعرێک هەیە هی ئەبولمەعانی میرزا عەبدولقادری دەهلەویە تقریبا لەوانەیە دەرفەتمان نەبێ ناوەڕۆکەکەی بخۆی بڵێن بەس ناوەڕۆکەی ئەمە ئەڵێ تۆ چۆن نەتوانی ئیدعای ئەوە بکەی گەشتوویتە خوا هێشتا وەکو خۆت تێنەپەڕاندووە هێشتا وەکو لەناو خۆتایت مەولەوی خۆشمان ینی بڵین مەولەوی تاوگۆزی شعرێکی هەم ڕەفیقانی کۆس هەم سوحبەتی دەرد وێم جەوێم خاڵی مەوج مەوجە دۆست هەم سوحبەتی دەرد هەم ڕەفیقی کۆس وێم جەوێم خاڵی مەوج مەوجە دۆست باس لەوە کات کە من خۆم لە خۆم خاڵی بوومەتەوە ئەلبەتە ئەم بابەتە لە عیرفانی ئیسلامیە تقریبا ئەتوانم بڵێم بەدیهیاتی عیرفانی ئیسلامی کلاسیکە کە ئینسانی عارف ئەبێت لە ئیرادەی خۆی خاڵی ببێتەوە عیرفانی لە عیرفانی ئیسلامی ئەم ئینسان ئەبێت یعنی بە کورتی مرۆڤێکی سەلبی ئیرادەی خۆی بکات ئیقباڵی لاهوری قەناعەتی ئاوایە کاتێک کە عارفانی ئیسلامی باسییان لەوە کردو کە مرۆڤ ئەبێت تەجەلای ئەسما و صفاتی خوای گەورە بکات هەموو صفەتەکانیان ناوە ڕەحمانیە دەبێت مرۆڤ بە ڕەحمان بێت بۆ یعنی بەخشنتە بێت چی بێت لێبوردە بێت ینی هەموو بابەتە باسی تەجەلای ئەسما و صفاتیان کردووە یانە دڵی مسلمان عەرشی ڕەحمانە ئەبێت دڵی مسلمان ببێ بە عەرشی ڕەحمان خوا لەناو دڵی مسلمانە جێگیر بێت ئەبێ هەموو جەستەی مرۆڤی مسلمان جیلوە و تەجەلای ئەسما و صفاتی خوای گەورە بکات یعنی ئەبێت هەموو ئەمانیتیا هەبێت لە بەرامبەر ئەمەیە کە لە هەنێک بابەتە کە کەمتر ئەمان هەبووە ئەلبەتە لە جوامێریەکەیە زۆر تەرکیزیان لەسەرەوە بۆ زۆرتر جەمالی خۆیان دەرخستەوە جەلالی خۆیان دەرنەخستەوە لە جوامێریەکەیە کە لە بیرمان چی لێ بڵین لێرە شاباسیوان کردووە ئیقباڵی لاهوری پرسیاڵە ئەی بۆ ئیرادەی خوا تەجەلا ناکە لە ئینسانە بۆشی معریفانە کاریان لەسەرەوە نەکردو کاکە چۆن جەمالیەتی خوا چۆن جەلالیەتی خوا چۆن هەموو بابەتی خوا تەجەلاکە لە ئینسانە خودایەکی خاوەن ئیرادە تەجەلا بکە لە ئینسانە ئینسان خاوەنی ئیرادەی هەبێت وە گوتمان لای یعنی ئەهلی عیرفان کەمتر ئەمەی کردووە بۆیە ئیقباڵی لاهوری ئەڵێت ئینکاری حەق نەزدێ مولا کافر است ئەکوەسەی کە با بڵین لای مامۆستای ئاینی لای مەلای ئاینی کاتێک ئینسانی حەقەکە کافرە بێت ئینکاری خود نەزدێ من کافرتر است ئەو کەسێک کە خۆی سفر ئەکاتەوە خۆی ئەکاتە بە مرۆڤێکی بە ئیرادا یعنی خۆی سفر ئەکاتەوە لای من کافرترە ئەلبەتە مەرجە کافرتر بە مانای دینی بێت کافرتر یانی ئەو کەسێک کە حەقدا ئەپۆشێت بۆ بە تەکفیریە مەوڵی لەگەڵ نەکەین کاتێک ئیقباڵی لاهوری چێتە ڕۆژ ئاوا ئەبینێت لە ڕۆژ ئاوا باسی ئیرادەی مرۆڤ زۆر جێبایەخە شارستانێتی ڕۆژ ئاوا شارستانێتی ئیرادەی مرۆڤەکانە شارستانێتی ئازادی مرۆڤە ئازادی مرۆڤیانی مرۆڤ ئیرادەی ئەنجامدانی هەبێت یعنی مرۆڤ ئازاد بکە ئیرادەی ئەنجامدانی کاری خەیر و شەڕیشی مرۆڤ لە ڕۆبۆتێکەوە ینی بگوازینەوەز لە بە ڕۆبۆتکردنی مرۆڤ بهێنین تقریبا ئەمەیە ینی ستۆ بوونمونە کاتێکە چی بۆ لای حافزی شیرازی یەکەم قەسیدەی یاڵین حافظی شیرازیاوی ئەلای یا ئەیوە ساقی ئەدیر کەسن وەناولیها تقریبا لە بەیتی حوتەمایە لە شەشەمایە ئەڵێ چی بەمەی سەجادە ڕەنگین کون گەرەت پیرێ مغان گوویەت کە سالێک بیخەبەر نەبووە زەراه و ڕسمە منزلها ئەڵێ بەمەی بەرماڵەکەت ڕەنگین کە ئەڵبەتە یەڵبەت لە کەلتوری عیرفانیا شتێکی دیاریکراوە بەرماڵەکەت بەمەی ڕەنگین کە گەرەت پیرێ مغان گوویەت ئەگەر پیرەکەت پێی وتیت کە سالێک بیخەبەر نەبووە زەراه و ڕسمە منزلها چکە ئەو بێئاگانی لە ڕێو ڕسمی منزلەکان یعنی بە تو ناڵێکا کە یعنی تۆ مافەت هەیە بڵێ بۆچی ڕەنگینی کەم بۆچی نەیکەم کۆمەڵێک لەو بابەتانە یعنی هات تۆ یعنی ئەگەر پیری مغانەکەت بەمەی سەجادە ڕەنگین کون گەرەت پیرێ مغان گوویەت محوی خۆشمانە فەرمێ وەکو شێخ ئیختیاری مەذهبی تەرسانەکەم چ بکەم
لەگەڵ دەستی مەلا ڕێناکەوێ زوناری زولفی زۆلفی یار یار. وەکو شێخ اختیاری مەزەبی تەرسانەکەم چی بکەم ئەلبەتە ڕوونە باس لەوەیە کە کاتێک عاشقەبی مەزەبی تەرسا و تەنان دەبیتە ئەچێتە سەر مەزەبی مەسیحیەتیش قسەکە لەسەر ئەمەیە کاتێک ئەم بابەتەیە کە ئەلبەتەوەی مەحوی باسی معشوقە مرۆڤ لە بەردەم معشوقەکەیە بەڵام ئەم باسی یعنی هینەکەیە پیری مغانەکەیە تقریبا شکرێت هەردووشان نزیک بن لەم بابەتەوە بەڵام ئەو قەناعەتی ئاوایە مرۆڤ ئەم بابەتە لە سەردەمی نوێیە ناتوانێت خزمەتی مرۆڤ بکات کاتە ئیقبال لێرەدا دڵسۆزێکی ڕاستەقینەی مرۆڤی تاکی ڕۆژهەڵاتی و موسڵمانە ئەنی دەیەوێت ئیرادەیەکی بەهێز بگەڕێتەوە بۆ مرۆڤ هەرەوەی کە هێرمان هێسا ئاڵێت ئیمانشی هەیە وای لێ ئەکات لە پێناو ئازادی و ئیرادی مرۆڤ بجەنگێت بەڵام دکتۆر کە سەرلەبەری هەموو زانایانی پێشین باسییان لەوە بێ کە مەبەستمێ ئێستا ئیقبال هاتبێ ڕچەشکێن بێ ئیقبال هاتبێ ئەم کۆشکە ئەگە نای بنین کۆشکی عیرفان کۆشکە عیرفانیت تێک و پێگەڵ بشێنە بڵێ کاکە نەخێ مرۆڤ خاوەنی ئیرادەی و خۆی ئەبێ ئیرادەی هەبێ و خۆی ئیرادەی خۆی بجوڵێنەوە کاری پێ بکە مەبەستمێ ئەو پێودانگ و پێوەرە چییە کە ئەم ڕەوایەتە بدەین بە ئیقبال کە لە نێو هەر هەموو ئومەتی ئیسلامیە وەکو تاقانە زانە و فەیلسوفی ئەستاوە دەیەوێ ئەم دید و تێزەی خۆی بسەلمێنێ ئەتوانم بڵم عرفانی ئیسلامی لە قۆناغێکە وەزشێکی زۆر جوانی حەزاری ئیسلامی بووە ئەنی بگرە زۆر جار لە زۆر شوێن کاتێک کە تۆ شتێکە زۆر لە ڕوود بێ باسی بکەی هەنێک مامەڵەی ئەتوانم بڵێم اقتیباسگەرایانە یا مامەڵێکی ئینتیقائیانەیە لەگەڵ عرفانی ئیسلامیە کە ئینسان فعلەن بە ڕوویکی سوورەوە باسی بکات بەس لەگەڵەوەش عرفانی ئیسلامی لە هەنێک قۆناغا بووە بابەتی خورافەیەکی زۆر گەورە یعنی ئەگەر تۆ بڕۆی بۆ لای مەحوی سەیرەکەی زۆر کەس هەبوون بە ناوی نەک لای مەحوی لای زۆربەی عاریفەکان عاریفە ئەسیلەکان ڕەخنەیان لەوانە گرتووە کە باسی عرفانیان کردووە بەڵام خۆیان دنیایان مەبەست بووە یعنی بۆ چونکە زۆر جار ئەم سەرباست لە عیرفانە کەچی دنیای منزوردا قسەکە لەسەر مەسموی لای زۆر کەسەیە بۆ نمونە لە قەسیدەی دەروێشەکان و گوێدرێژەکەیە کە مەولانە جەلالەدینی باسی ڕۆین باسیەکە لای مەحوی کە یەک دنیا بەیتیەیە کە لەوانەیە دەرفەتی بەرنامەکە ڕێگر بێت لەوەی کە ئەو بکەین زۆرێک لەوانەیە کە سەر و خواریان دروست کردووە ناوی خۆیان ناوە پیری تاریقات ناوی خۆیان ناوە مامۆستای دەروێشەکان ڕاستی خۆیان خەریکی دنیای خۆیان بوون ئەم سەلبی ئیرادەیە کە کراوە ئەوانی سوادیان لێ کردووە نمونێکی سادە هەیە خەڵکە چه قاچی خەڵک ماچەکات بێگومان یعنی خەڵک هەیە ینی ساڵێک فەلاحەتەکات ساڵە فەلاحەتەکە دڵی نایە دەستێک جل بۆ مناڵەکانی بکڕێ ئەی بە لە ماڵی شێخە ئاخورێت یعنی ئیقباڵی لاهوری ئەڵێت کاکە سەلبی ئیرادەی خۆت کرد بەمەی سەجادەکەت ڕەنگینکن گێرەت پیرێ مۆغان گویەت یا پیری مۆغان ئەڵێ کاکە خواردنەکە بێنە یعنی پیری مۆغان پێتەڵێ کاکە زەکاتەکەت مەبە بۆ شێخەکەی تر بیێنە بۆ من شێخەکەی تر نازانێت من بۆت بخوات ئەمانە واقع پێمان ئەڵێت ئیقباڵ و ویستویەتی عیرفانێکمان بۆ دروست بکات سەریح سەروی خواری تیانە بێت ڕاستە عرفانێکمان بۆ دروست بکات مرۆڤ تایە لە ناو کۆمەلگایە مەفعول نەبێ فاعیل بێ بکر بێ لە ناو کۆمەلگایە مرۆڤ خاوەنی ئیرادەیەشی هەبێ ڕوبەڕووی نەعادالەتی ببێتەوە نەک بە ناوی عیرفان و قوڵبوونەوەی ڕۆحی و کۆمەڵێک لەوانەوە ئیقبال چۆن بەم عیرفانە جوامێریە بەرەو ڕووی ئیمپریالیزمی بەریتانی و داگیرکەرانی ئەوروپیا ئەچێتەوە کە نەوت و دەرامەتی وڵاتانی ڕۆژهەڵات و موسڵمانەبا بە هەمان شێوەش بەگەش بانگەشەکاران و مدعیانێکی عیرفانە ئەچێتەوە کە زۆر ڕەخنەی لەو عیرفانە هەبوو کە سەر و خواری بۆ مرۆڤەکان دروست کردووە عرفانێک تۆ شێخی تو من مریدم عرفانێک تۆ پیری مۆغانی تو هەرچی ود من تۆ کە سالێک بیخەبەر نەبووە زێڕاه و ڕسمی منزل هات تۆ ڕێ و ڕسمی منزلەکان نەزانی پێگەکان و مەقامەکان نەزانی من نایزانم من ناچارم چاوی خۆم ببەستم و خۆم تەسلیمی تۆ بکەم ئەو پێتەڵێ کاکە پێویستت بەمەیە عیرفان ڕاستە و خۆ عیرفانی من خواستنتەرە عیرفانی ئێمە خواستنتەرە ئێمە طەبیعی لە نێوان ئێمە و خوایە قربی ئینسان و خوا هەڵبەت ئیقبال خۆی ئەماڵێ ئەڵێ نزیکی ئینسان و خوا ئەمەندە نزیکە هیچ کەسێک لەو بیناجێکی نابێتەوە ڕاستە بۆیە لە هەموو ئەو شتانەی کە قورئان تۆماری کردو ئەگەر پرسیاریان لێکردی لەبارەی ڕوح و نوێبوونەوەی مانگەکان و ئەنفال و زۆر شتی تر تۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قل الأنفال يعني ئەوە بۆ شۆرە باسی دەکات بەڵام لە مەجالی ئەوەی کە وإذا سألك عبادي نافەرمێ قل
یەکسەر خوای گەورە خۆی دەفەرمێ من لیانەوە طبیعی هەر ئەوش تەرکیزی لەسەر ئەمەیە ئەڵێ لە هەنیەک بابەتە کاتێک کە باسی دنیاە پێغەمبەر جێگەی هەیە طبیعی لە شعرێکا باسیە کاڵێ ئەوانی کە عاشقی مستەفان پێگەیشی گەورەیان هەیە بەڕ و بەحر لە گۆشەیەکی دامێنی ئەوانایە بەڵام باس لەوە کات کاتێک باسی خوایە باس لەوە کات کە خوا ئەمەندە نزیکە جێگەی هیچ کەسێک لە نێوان مرۆڤ و خوایە نابێتەوە بۆیە فعلەن بابەتی ئیرادە لای ئەو بۆ لێدانە لە هەموو ئەو بابەتانەی کە پلەی سەر و خوار لە بابەتی عیرفان خولقەنێت ئەوە شەمەحوی ینی لە نەبوونی ئەو جیاکاریە کە دەشتێکەکە دەچێت یام سلمانی فارسیە دەگوترێت دەشتێکەکە چێتە مەدینە یەخەی ئەبوو بەکر و عومەر و عوسمانە گرێ و بەنای محەممەدەوە سڵاویان لێ دەکا مەحویە فەرمێ بە نووری عکسی پێغەمبەر ئەوەندە منعکیز بوو بوون غەریبی تازات و دەیگوت ئەم پێغەمبەرستانە کەواتە نابێ ئەو جیاکاریە بێت دکتۆر قسەیەکی جوانت کرد لەوەی کە ئەم عیرفانە بۆیە ئێستا تا ڕادێ ئەگونجە شوێن کەوتوێ بێت لەبەرەوەی عیرفانی پێشوو کە دەوڵەتت هەبوو ئیمپراتۆریەتی ئیسلامی هەبوو ئاساییە خەڵک سەرقاڵ بێ بە نەفسی خۆیەوە و لۆمە و سەرزەنشتی نەفسی خۆی بکات تەسکێ نەفسی خۆی بکات بەڵام لە ئێستادا بە دیدی ئەقبال لاهوری کە لە 1924 ئەم سیستەمی خلافەتە هەڵەوەشێتەوە و وڵاتانی ئەوروپی وەکو زەرو سەرەکەنە دەرامەت و خێروبێری وڵاتانی ڕۆژهەڵات و وڵاتانی بەناو مسلمان ئەم کاتە ئەم جۆرە لە عیرفانە خۆپەروەردەکردن و خۆشکانەوە ئەگونجە جۆرە بێت لە گێلێتی کاتێک کە تۆ لەولاوە خێروبێرە دەخورێ و لێرەش تۆست لە ئەشکەوتێکا سەرقاڵی خۆپەروەردەکردنێک بی لە کاتێکا ئیسلام هاتووە ئەوەی مەقاسیدی شەریعە پاراستنی سەروەریەکانی تاکی مرۆڤی مسلمانە خۆی بەدەر لەم بابەتە جەماعیەی مرۆڤی ئەم سەردەما مرۆڤێکە یەکسان مافخوازە یعنی عیرفانێک ناتوانێت لەم سەردەمەیە ڕۆڵ بژێڕێت کە ئەم پرانسیپە ئەساسی مافگەرایی لە مرۆڤ وەربگرێتەوە مرۆڤی ئەم سەردەمە مرۆڤێکە داوای یەکسانی ئەکات ڕۆژانە بینین ڕێکخراوی مافی ئافرەتان ڕێکخراوی مافی ئاژەڵان ڕێکخراوی مافی کەمەندامان ڕێکخراوی مافی بەکارهێنەر چەمکی ماف لەم سەردەمەیە زۆر گەورە بەکاردێت یەکسانی بەردەم یاسا هەموو ئەم بابەتانە کاتێک کە تۆ مرۆڤ لەم سەردەمەیە بەم پرانسیپە ئەساسیانە پەروەردە بێت ناتوانێت لەگەڵ بابەتە کلاسیکەکانی عیرفانی ئیسلامیە قبوڵیان بکات ئەمە ئەوەیە من زوو مناڵ بووم دۆندرمە مەفرۆشت بەڕێزەکە بوو کە حەز ناکەم لێرە هەی بێنم چکە عایلە سەید بوون هات دۆندرمە بکڕێت کوڕێک لەوێ بوو ینی سەرکەوتچێک دۆندرمەمانە کردە ناو گەزێکەوە پسکیتێکەوە ئەوانە تەبیعی هەر ئەوەندە بوو بە پارێشی دیاریکراو بوو بۆ خۆی هەر ئەمەندەم تێکرده بوو کەچی کوڕی مامۆستا سەید هاتوتی کاکە بۆ زۆری بۆ تێکە و کوڕە سەیدە بۆ خۆی داکۆچی لە مافی خۆی نەئەکرد بەس بۆ ئەوەی فڵانە کەس کوڕی سەیدە بۆ نمونە کاتێمە لێران بووین بە دووتمەنەکەی ئەم دووتمەنی کوڕە سەیدەکە بێ بای حەوشتمەنی بۆ تێکەم دووتمەنەکەی هەر بای دووتمەنی بۆ تێ بکەم جا قسەکە لەسەر ئەمەیە مرۆڤ لە سەردەمی نوێ کاتێک کە ڕاهاتوو من و تۆ یەکسانین ناتوانێ ئەم بنەمایی ئەمە کوڕە سەیدە و ئەمە کوڕە شێخە و ئەمە حەزرەتی شێخە و ئەمانە قبول بکات ئەگەر قبوڵیشی بکات مرۆڤێکی بکەر نییە مرۆڤێکە مەحروم مرۆڤێکی مەحرومە منداڵەکانی ڕوت و ڕەجاڵن ناتوانێت لەناو ئەم سەردەمەیە بە ڕوڵی ڕۆڵ بشێڕێت بەدەر لەو دیوە گشتێک کە وگوتە من بابەتە عیرفانیە کلاسیکیانە لەناو ئیمپراتۆریەت تا بەرهەم هاتوون بۆ سەردەمی غەیری ئیمپراتۆریەت ناتوانن ڕۆڵ بژێڕن و ناتوانن وەزیفەیەکی باش ئەدا بکەن بۆیە مرۆڤی ئەم سەردەما عیرفانێک ئەگەر بتوانە من بۆ خۆم قەنەعەتم بەوە هەیە عیرفان ئەتوانێت خزمەتی گەورەی ئینسان بکات چکە پانتایشی گەورەی ڕۆحی لە ئینسانە هەیە پێویستیان بە بابەتە ڕۆحیەکان هەیە یعنی نمونێکی زۆر زۆر سادا تۆ سیرەکەی لە پەنجەرەی ماڵەکەتەوە سەیری باخێکی جوانەکەی دڵە دەگەشێتەوە لە کاتێکە ئەمە لەوانەیە بە زۆر شت تەفسیر ناکرێت بە زۆر شت بۆ تەفسیر ناکرێت یعنی چ پەیوەندیەک هەیە لە نێوان ئەم باخەیە یان بۆ نمونە کاتێک کە تۆ گەڕێیتەوە بۆ گوندەی کە ئەو شاریە و گەڕەکەی تیا لەدایک بوویت یعنی ناتوانانی زۆر تەفسیری بکەی بە تەنها بە یادەوەری بۆیە عیرفان بابەتێک کە پانتایشی گەورە لە ڕۆحی مرۆڤ هەیە بە عیرفان بە هونەر بە هونەری مقدس بە جوانی بە کۆمەڵێک لەو بابەتانە مرۆڤ پێویستی پێیانە بەوەی ئەم بڕکاتەوە بەڵام لەگەڵ ئەمەش ئەمە ئەگەر ڕێگری لێ نەکەین شەباحەگە خوڵقەنە و شەباحە خورافەیە ئەم شەباحە خەڵکێک هەیە ئیستیغلالی ئەکات لە پێناو مەسلحەتی دنیایی خۆیە لە عیرفانی جوامێریشدا هەرم خورافەیە لە عیرفانی جوامێریە لە عیرفانی جوامێریە باس تەنها باسی جوامێری نیە باس لە ئیرادەگەراییە باس لە تەوازنی عەقڵی عیشقە باس لە کۆمەڵێک لەو بابەتانەیە کە ئیقبال تەرحی ئەکا هەتا وەکو ئەمە کە مرۆڤ نەبێتە نێچیری دەستی خورافە
ئەگەر نەشبێ نەشیری دەستی خورافە هەر ئەم پانتە ئیبن الوەقت بوونە هەر ئەوەی کە مرۆڤ قوڵایشی ڕۆحی هەیە لەناو کۆمەلگایە ئەتوانێت لێبوردە بێت و لەناو کۆمەلگایە بتوانێت ڕۆڵێکی گەورەتر بژێڕێت مرۆڤ ئەگەر قوڵایشی ڕۆحی هەبوو زۆر نەبووە ئەسیری شتە یەومیاتەکان قوڵایی ڕۆحی بۆمان هەیە کە زۆر نەبووە ئەسیری شتە یەومیاتیەکان خۆی بەلاوە گرنگ بوو نەبووە کۆیلەی دەستی ڕایگشتی کۆمەلگا ئاخرێکێک لەو بابەتانەی کە عاریفەکان نقطە قووەتیان هەیە بدیتە لەوەی کە بێباک بوون لە ڕایگشتی کۆمەلگا نەبوونەتە تەقلید خەریکی ڕۆحی خۆیان بوون پانتایی ڕۆحی خۆیان گەورە کردووە طبیعی ئۆشۆ قسێکی هەیە لە باسی پێغەمبەر درودی خۆی دەسە بەڵام باسی تەنها باسی پێغەمبەر نیە باسی بوزا و حەزرەتی مەسیحیشە ئەڵێن پرسیاری لێکن ئەڵام سێ کەسایەتیە چۆن بوونە کەسایەتی گەورەی مێژوو تۆ بیرکەرەوە لەوانەیە لە ناو شارستانێتی ئیسلامیە لە منطقەی کە پێوترێت هەر لە ناو دنیای زۆرترین ناوی محەممەد بێت تۆ سەیری کە سری یاریزانە ڕۆژاوایەکان بکە هەر سێ دانیان چوار دانیاندانی کە ناوی کریسیان کێ کریسیانۆ ڕۆناڵدۆیە ینی کریست بمانای مەسیح ئەمانە ینی ڕقامی گەورن بەمەرجێک لەو سەردەمای شتی زۆر گەورە نەبووە ینی بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەیسبووکێکی نەبووە پۆستێک بکات عەلەیهی سەلام پۆستێک بکات 2 ملیۆن لایشی بۆ بێت تویتەری نەبووە هیچی نەبووە هەرەوە بۆ بە شتێکی بەدەم گەیاندووە تەنانەت وەرەقەی پێویستیشی بەردەست نەبووە کەبەرەیەک نەبووە کە پەیامی پێ بگات یعنی شتێک بۆ گەیاندوێتی بەدەمێ و دەمەکەی تر گەیاندوێتی بە کەسێکی دیکە لەسەر پێستەیەک نووسراوە و گەشتوها بەڵام لەگەڵەوە بێتە ڕقەمشی گەورەی گردردونی ئەو وەڵامێکی جوانی هەڵێ کاتێک ئەوان هەستیانە کرد عیبێشان هەیە ئەوەند عیبەکە لە ناخی خۆمانایە چارەسەری عیبەکەی ناخی خۆیانە کرد بەڵام ئێمە کاتێک هەستەکەین عیبەکەی هەستەکەین عیبەکە لە دەرەوەی خۆمانایە پێوەستە بە جلوبەرگەکانمانەوە پێوەستە بە شەهادەکەمانەوە پێوەستە بە ماڵەکەمانەوە ئێمە خەریکی چاکردنی شتەکانی ترینەوەنش خەریکی چاکردنی خۆیان بوون لە دەرەنجاماوان بوونە کەسێشتی گەورەی مێژوو کەسێکی تاریخاکە مێژووە جوڵێنن ئێمە ژەبینە کەسێک خاوەنی شتی باشین عنی جا قسەکە لەسەرەوەیە ئەگەر عیرفانم دیوە بدا بە ئینسان بە مەرجێک ئەو کۆتوبەندانە هەبن عیرفان مرۆڤ پاسیڤ نەکات نەیکاتە مرۆڤێکی خورافەتی عیرفانەتوانێت زۆر باشە دکتۆر کۆتا پرسیارم بە کورتی باز لە چەمکی عشق و عەقڵ بکەین عشق و عەقڵ لای ئیقبال و بەتایبەت لەم باسەیە کە پێشتر لە سەیر ڕێکەوتوین کە باز لە چەمکی عشق و عەقڵ بکەین ئەلبەتە یەکێکیتر لەو جیاوازانی عیرفانی ئیقبال لەگەڵ عیرفانی پێش خۆی دوای خۆیان بریتە لەو ڕۆڵەی کە بە عەقڵی ئەدات يعني ئەگەر تۆ بۆ نمونە گەڕێیتەوە بۆ لای مەولەنا جەلالەدینی ڕۆمی ئەڵێت پایە ئیستیدلالیان چوبین بود پایە چوبین سەخت و بی تەمکین بود یعنی ئەڵێ ئەوانێکی ئیستیدلالیان هێنایەوە پێیان لە دار بوو لە تەختە بوو پێی تەختە ینی تۆکمە نییە تەمکینی نییە کاتێک کاک بۆ نمونە دەیت بۆ لای مەحوی خۆمان کاتێک کە باس لە عەقڵە کات لە هەرجێ هەڵێ خورشیدی عشقی گوڵ ڕوخان مەحوی لەو جێ ئەگەر عەقڵ هەبێ ئاونگی عەقڵ چ بکە يعني باز لە ئەوە ئەکات کە هەر لە هەر شوێنێک نووری عشقالات لە هەر شوێنێک خۆری عشقالات عەقڵک و ئاوەنگ وایە طبعی تەشبیهێکی زۆر زۆر جوانە لە ڕەنگەی ئەدەبیەوە کردوێتی شەوان کاتێک بەیانی زوو هەڵەسی سەرەکی لەسەر گەڵاکان ئاونگ هەیە ئاونگ یانێک شوێن پێوترێش لەونم ئەگەر خۆر هەڵهات ئاونگە بێتە هەڵم يعني بطبيعي الله لهرش جي الله يخل شيء عشق يقول روخان محوي لو جاء قر عقل هبي أو عقل تبكى بەڵام لێرەوە ئیقباڵی لاهووری قسەیشی جیاوازتری هەیە قەناعەتی وایە عەقڵیش وەکو عشق وایە عەقڵ و عشق یەکسانن ئەو پانتاییانی پانتایی عشقن بدرێ بە عشق ئەو پانتاییانی پانتایی عەقڵن بدرێ بە عەقڵ بەڵام ئەو ڕەخنێشی هەیە لە عەقڵ لە عەقڵ زۆر حسابات دەکات پیاوی عەقڵ زۆر حسابات دەکات ئەم حساباتە هەنێک جار ئازایی جوامێری لێ وەرەگرێتەوە هەنێک جار پیاوی ینی پیاوی عاقڵ لەبەر زۆر حسابکردنی بۆ عەقڵ جوامێری لێ وەرەگیرێتەوە مەولەنا جەلالەدین لە مەقتەعێکە لەگەڵەوەی کە مەولەنا جەلالەدین لەسەرم تەرزە نەبووە لە مەقتەعێکە باس لە قەرامیتیەکان دەکات ئەلبەتە هیچ شتێکی قەرامیتیەکانی بەدڵ نەبووە لە باسی حەزرەتی حوسێنی شاه هەمان قەزیە هێنێتەوە بە ڕەحمەت بێت حەزرەتی حوسێن ئاباس لەوە کا دەڵێت کاکە ئەمانە وەکو فەقیهەکان نەبوون ئەلبەتە فەقیهەکان وەک ڕەمزی عەقڵ حساباتی بۆ زەرەر و قازانج نەکرد بە عەشق مامەڵەی کرد لە عەشق ئینسان بیر لە قازانج و زەرەر ناکاتەوە یعنی ئیقباڵی لاهووری واریسمە وەک من بێ لە عشقا خۆ بسووتێنێ طبعی ئەڵێ حەزرەتی حوسێن
بە پێوەری فقهی ئەیتوانی ئەم کارە نەکات چکە جەنگێکی دۆڕاو بوو لە فقها تەنان باس لەوە ئەکرێ گەر جیهادیش بێ جیهادەکە ئەگەر دوو بەرامبەری تۆ بوونەوەی کە لە فقها مناقەشەیان بووە من ناچمەوە مناقەشەوە یعنی مرۆڤ کەی ئەتوانێت کەی لەسەری فەرزە بوون مونە و جیهادی چەکداریش بکات لە ئەلبەت فقهی کلاسیکان بابەتە زۆر جێگەی مناقەشە بووە بوون منوتیان ئەگەر دووە منەی تۆ ئەگەر دووە منەی تۆ دا ئەمەنی تۆ نازانم چی و بابەتانە هەیە کە هەبوون ئەڵێ حەزرەتی حوسەین ئەیزانی هاوسەنگی هێز نییە بەڵام و بعقلی فقهی بیری لەمە نەکردەوە بعقلی عشقی بیری لەمە کردەوە هەرەوەی پیرەمێردی نەمر ئەڵێت تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی میلەتە قەڵغانی گولە سنگی کچان بێ لە هەڵمەتە خۆمە نەزانین یعنی سنگی کەس بەرگەی گولە ناگرێت بەڵام مادەم ئینسان بە عشقەوە ئەڕوا تەبعی ئەگەر کۆی شعرەکە بخوێنیتەوە باز لە عشقە گەنجیەمە بە عشقەوە ڕوا بەرامبەر بشتەکەی تر قەڵغانی گول لە سنگی کچان بێ لە ڕێ هەڵمەتە یعنی هیچ گرفتێکی لەگەڵام بابەتەیان نیە مەولانە جەلالەدین لە باسی حەزرەتی حوسێن هەمان شت دەڵێ بە عشق و مامەڵەی کردووە بۆیە ئەو قەنەعەتی وایە مرۆڤ ئەبێت تەوازنێک لە نێوان عەقڵ و عشقا ڕابگرێت لە نێوان تەنها پێی وانە بێت بە عشق هەموو قەرارەکانی نەدا بەڵکو تەوازنێک بکات لە نێوان عەقڵ و عشقا خۆی عەقڵ و عشق یەکسانن لە کەشفکردنی حەقیقەتە بەس شتێک هەیە عشق خاوەنی جورئەتێکی ڕەندانەیە هەروەی کە ئیقباڵی لاهووری خۆی ئەڵێ خاوەنی جورئەتێکی ڕەندانەیە بەڵام عەقڵ ئەو جورئەتە ڕەندانەیە نییە بۆیە یەکەتوان بڵم یەکێکی تر لە ئیفتیراقەکان یەکێکی تر لە خاڵە جیاوازەکانی ئیقباڵی لاهووری لەگەڵ عاریفەکانی پێش خۆی بریتە لەو بابەتە گەورەی کە قەنەعەتی وا بۆ پێویستەکان مرۆڤ عەقڵ و عشق یەکسان بکاتەوە هەموو قەرارەتەکانی خۆی نەداتە دەستی عشق بەڵکو عەقڵ و عشق پێکەوە کار بکەن ئەڵبەتە جارێکی تری ژوتم ئەمەیان بۆ چییە بۆ پاراستنی مرۆڤ خۆیەتی بۆ پاراستنی هەر بەشێکشی بۆ ئەوەیە کە مرۆڤ نەکەوێتە داوی خولافەوە دکتۆریان زۆر سپاس دەکەم بە ئومێدیەوەی توانی بێتمان بڵۆیەک لە خەرمانی گەورەی فەلسەفە و عیرفانی ئیقباڵ لاهووریمان بە بینەرەکانمان گەیاند بێ و لە داهاتووشدا هەوڵ بدەین سەرلەبەری ژیان و تێگەشتن و فەلسەفە و عیرفانیاتی ئەو پیاوە گەورەی جیهانی ئیسلامی بە بینەر ببەخشین زۆر سپاسی بەڕێز دەکەم زۆر سپاس بۆ ئێوە شتەمە ناکەم نیش لە ئاستی ئەوە بوو من قسە لەسەر ئیقباڵی لاهووری بکەم زۆر خۆشحاڵ بووین دەستکانت خۆش بێخوا وەلە بینەرانی عەزیز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەم تا بێگەشتنەوەیەکی تر و لاڵقەیەکی تری بەرنامە بەخوای گەورەتان ئەسپێرم درود بۆ ڕوحی شاعیر و فەیلسوف و چاکەکاری سەدەی بیستەم محەممەد ئیقباڵ لاهووریش